هاوڵاتی وەڕێز خۆت و خێزانەکەت بە دوور بگرن لە ڤایرۆسی کۆرۆنا تەنها بە بەکارهێنانی دەستکێش و دەمامک. دەستگای خێرخوازی کەریمی عەلەکە. ئەوەی بەرنامە بۆ دانراوە 100,000 دەمامکە دابش کرێ بەسەر شوێنە جیاوازەکانە. هەموو ئەمانە ئەوەی کە بۆ ئێمە گرنگە وەکو دەستگاکە پاراستنی گیانی هاوڵاتیانە. ئەم پاراستنە بۆ ئێمە سامانێکی گەورەی نیشتیمانیە بە هەمومان ئەو ڕێنمایانەی کە ژیانمانە پارێزێت کە دواتر ئەتوانین ببینەوە بە کەسایەتیەک سوودمەند بۆ شار و وڵاتەکەمان بە ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەین بتوان پێکەوە نیشتیمانێکی ئازاد و نیشتیمانێکی بەختیار بۆ هەمومان دروستکەین. پەیامی ئێمە بۆ هەموو هاوڵاتیان ئەوەیە کە خۆیان بپارێزن بۆی هەمومان پارێزراو بین. باشترین خۆپارێزیش لەم کاتەیە بەکارهێنانی دەستکێش و ماسکە کەەوە گرنگترین ڕێکارە ئەگەر بیگرنەبەر. هیوادارم هەموو لایەک سەلامەت بن. دەستگای خێرخوازی کەریمی عەلەکەیش کە ئەم هەڵمەتەی دەست پێ کردووە بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و زیاتر خۆپارێزیانە.